لەبارەی بارودۆخی کەرکووکەوە زیاتر قسە دەکەم ئەم ڕووداوانە بۆچی بەردەوام لە کەرکووک دووبارە دەبنەوە تعریب بۆ داگیرکردنی زەیوزاری هاوڵاتیانی کورد گۆڕینی دیموگرافیا و ناسنامەی کوردبوونی کەرکووک ئێستاش هێرش بۆ سەر هاوڵاتیانی کورد کە بەهێمنانە ئەیانەوێت ڕێگەی هاتوچۆی نێوان هەولێر لەگەڵ کەرکووک بکرێتەوە. بەڕێز کامەران کەرکووکی ئەنجامی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە سلێمانیەوە میوانمە. بەڕێز کامەران ئەم کاتت باش. بارودۆخی کەرکووک بارودۆخێکی نائاسایی و نایاساییە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 بە تایبەتی، بەڵام ئەوەی کە پێویستە لەسەر حکوومەتی عێراق جێبەجێکردنی ڕێککەوتنەکانە بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بە تایبەتی مادەی 140. بۆچی عێراق بەرپرسیار نییە بەرامبەر بەو ڕێککەوتنانە و بەرامبەر بە دۆخی ئێستای کەرکووک؟ والله خوشکی عزیزم، بەڕاستی یعنی کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبرەوە کۆمەڵە دەرهاویشتەی یعنی سەلبی ڕوویدا لە ناو ئەم شارە و بە تایبەتی لەم ئاخیرێشە ئەوە تا بینن کە گەنجانی کورد بە گولەی ناحەزان شەهید دەبن. لێرە من پێویستەکە یەک ڕوونکردنەوەیەکی جدی بدەم کە ئەمر دەرچوو لە مەجلیسی وزەرایە لە هەیئەی يعني قيادة عامة قوات مسلحة ما بأمريكا يعني بيالن فرماني يك دو فرمانية فرماني يك وفرماني دو فرماني يك أوي كجب وركبة قطاعات عسكرية بكريت أم فرمانا بوشي يكسر مقريان صول نكرت بو ما نو هستان أم كوملا آجا وجران هنا داينا لو بردما مفروضة أو أوامر عسكرية تنفيذ بكريت بويك من شكم هيك بس عربي هاوردية عربي شوفيني وتركمانا كانوا حشدي شعبي هذا أمنية كانوا بلكو هذه عسكريش بجداري أم مؤامرة قورية بونا أما مؤامرة في قورية بس كردا وأمانة نهاتنا بفرض قانون أمانة فرض إرادة أكن بسر ملتها وأيانا زياتر رسواي بكن لو هينو زياتر بيد صلاة تليان بكن لا شاركة باشا برز كامران ما قبول نكردوها بله كين اواني كمؤامرة بم بابتو دكن كين اواني كهولي لاواز كردني كرد لكركوك ددن بتايبدي استا كبارودوخي كركوك هستيارة لبربري هالبجاردني انجمني والله كاكا او كسانا بلا كاكا جار او كسانا كأم لجوري تاريكا دانشتونو ام مؤامرة انجام ادن او كسانا أترسن لأنجامي هالبجارنكاني أنجمني بارزقاي كركوك براستي يعني بلانسي هز وجماوري هزي جماوري لنوان أم حزبانيا قرانكارية كي زوري بسرعتو خوشا نزاني چه زرركا و چه قنزازكا چه سرعكا و چه كم إهانت لبر أو أمانا هردم هوليان داوا كأشتوائي يك ببيا هردم هوليان داوا آسائي ببيا سيركا جرو چشيك بلا لا بلايك جروش شكل دروس لكن بويك يعني براستي من استاكا باور بحكمتي سرو برزانية يك مثلا كبشويك لشواسة كان حلقة بالله حكمة كافي نية أقد بيتو هيزيكي توكمو بيت بجيري أمانكات أو هيزيش دائما أما دبيت كبتواوتي چاوسورکردنەوەیەکی جدی هەبێ لە مەسەلەکەیە کە جارێکی تر نەیە لە کارەساتی وا ڕوو بدات. بەڕاستی حکمت کافی نییە بەسە باشە ئەبێ هێزێکی تۆکمەت هەبێت چاوسور بکاتەوە. باشە هەر لە دوای ساڵی 2017ەوە ئێستا بۆشایەکی ئەمنی گەورە لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان هەیە بە تایبەتی هێزەکانی پێشمەرگە لەو شوێنانە کە پێشووتر بوون نەماون، بەڵام پێویست بووە کە حکوومەتی عێراق ئەو ڕێککەوتنانە لەگەڵ هەرێمی کوردستان جێبەجێ بکات پێشمەرگە بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. ئەمەش نەکراوە. حکوومەتی عێراق ئایا دەسەڵات و شەرعیەتی خۆی لە دەست داوە کە بەم شێوازە ناتوانێت بڕیارەکانی جێبەجێ بکات؟ سەرۆکوەزیران ناتوانێت بڕیارێک کە دەردەکات هێزەکانی خۆی تەنانەت پابند بن پێوە یا و لایەنێک حکوومەتەکەی سوودانیان پێکهێناوە؟ كاكا سيستمي حكمراني للعراق سيستميكي هلايا سيستميكا كلاني زوريتا سيستميكا تشار سرناكري بود مساوي كاستاكا هي وبو حزباني كاستاكا هي لبغان اما بالزور باشكرا وزور بروني باز بكريت چونكا ام سيستمي كاستاكا هي قرلاوجيا هسكسو بخويتي
بە شێوازێک لە شێوازەکان لادانە لە یاسا، لادانە لە دەستوری، لادانە لە حتاکو لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بڕ ئاژاوەیەک هەیە بڕ يعني بشر بڵێ عێراقی قێزی دێتەوە لەم مەسەلەیەکە ئێستاکە ئاوا حکومڕانیە کرێ و دەوڵەتێکە عمری 4000 ساڵ بێت وڵاتێک کە عمری 4000 ساڵ بێت لێرە یەکەم یاسادانان لەم شوێنە جوگرافیە بۆ ئێستاکە ئاوهای وەزعەکەی یعنی خەڵکانی دەرەوەی عێراق گاڵتە بە عێراقیەکەن ئەمەیە ڕژێمەکەتان ئەمەیە هەڵسو کەوتەکانتان بەڕاستی یعنی سیستەمی حکومڕانی لە عێراق کەڵێنی زۆری تایە سیستەمەکە زۆر لاوازە بە قسەی دەرەکی هەڵسو کەوتەکات چاوسورکردنەوەی خەڵکانی تر استراتیجیان جێبەجێ ئەەکەن و لەم ناوەشە حکوومەتی هەریام و کورد و باشووری کوردستان زەرمەندی یەکەمە چونکە ئەم مەسەلەیە ئەبێ ببڕێتەوە ئەمە خۆمان بەهێز بکەین و توانای چاوسورکردنەوەمان هەبێت. باشە کاتە ئەگەر هەر هەمان ئەقڵیەتی حکوومەتەکانی پێشوو ئێستاش لە عێراق حکم بکاتە و کاتە خوێنی ئەو شەهیدانە کە بێتە ئەستۆی کێ بژاردەکانی بەردەم هەرێمی کوردستان چی دەبن ئەوەی هەیە نەرمینواندن و پەنابردن بۆ دانوستان و چارەسەرکردنی کێشەکانە لە ڕێگەی دیالۆگەوە بەڵام پێچەوانەکەی لەلایەن بەرپرسانی بەغداوە دەبینینەوە. ئەخە پرسیارەکە ئەوەیە بۆچی جێبەجێ ناکرێت دیارە سیستەمەکە خەلەلی تایە ئەو خەلەلا نابێت چاک بکرێتەوە خەلەل تۆ نازانیت ئێستاکە حەشدی شعبی چه حکومەکات تۆ نازانی جێشی عێراقی چه حکومەکات تۆ نازانی ئەمنی وەتەنی چه هینەکە شورتەی اتحادی چه حکومەکە محافەزەکان چه حکومەکەن کەس نازانێت ڕووی لە کێ بکات کەس نازانێت بەڕاستی یعنی ئێستاکە محکەمەی اتحادی بڕیارێک دەرەکە ئیدا بێت لەژێر پەردەوە یەکێک لە عینەکان تەدەخلی تا بکات باشە بەڕاستی یعنی سیستەمەکە خەلەلێکی وای تێکەوتووە ئەوەی هەیە هەمووی تەوجیهاتەکان لە دەرەوەی ئەم سیستەمە دێتە ناوە بۆ دژایەتی کورد. بەڵێ بەڕێز کامەران کەرکووکی ئەنجامی پێشووی بەخۆیان بچێتەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی.